دەمەوێت بزانم لەسەرم بابەتە قسە و ڕاو سەرنجی جەنابتان چییە؟ زۆر سوپاسدانەکەم بەخێر بێن. لە ڕاستیە ئەم بڕیارە بڕیارێکە کە هاتۆتە ناو دەستکاریکردنی کۆمەڵێک گۆڕانکاری لە ناو هەرێمی کوردستانە کە ئەو گۆڕانکاریانە بە ساڵانێکی زۆر و بە کارکردن و ماندووبوونێکی زۆر بەرهەم هاتووە کە هەمواری یاساکان یاخود دروستکردنی یاسای نوێ بە پێی بارودۆخ و ئەو گۆڕانکاریانی کە لە هەرێمی کوردستان و لە ناو خێزانەکانە ڕوئەیە. بۆیە ئەم بڕیارە بڕیارێکە کە ئەگەر جەنابتان دیقەتی ناوەڕۆکی بڕیارەکەتان نابێ تەنانەت زۆر ناوەڕۆکەکەی و ئەو شەرحەی کە بۆ بڕیارەکە کراوە پەیوەندی بەو مادەیەوە نییە کە گۆڕانکاری تیا کراوە. بۆیە ئەبینیت ئەمە زیاتر ئەم بڕیارە جۆرێکە لەوەی کە ڕێگر بێت لەوەی کە هەر گۆڕانکاریەک لە بواری ئازادیەکانە و هەر گۆڕانکاریەک لە بۆ بەتایبەتتر لە مافی ژنانە بەدەست بێ زیاتر ڕێگرتنە لەوە وەک لەوەی کە بڕیارێکی یاسایی تەواو بێت. باشە خات و پەیمان دیارە بڕیارەکە زۆر نوێ، یعنی دەمەوێت بزانم لە ماوەی ڕابردووشە دادگای باڵای فیدراڵی عێراق هەندێک بڕیاری دەرکردووە بەڵام یعنی تا ڕادەیەک بڕیارەکە لە هەرێمی کوردستان جێبەجێ نەبووە وانە؟ یعنی دەمەوێت بزانم ئێوە ترسی چیتان هەیە کە ئەگەر بێت و ئەم بڕیارەیانی جێبەجێ ئەبێ لە هەرێمی کوردستانە؟ خۆی ترسەکە دوو ترسە. ترسێکیان لە جێبەجێبوونەکەیەتی کە بەڵێ من لەو بڕواایە ئەم کە جێبەجێ ئەبێت لەبەر ئەوەی ئەمە بابەتێکە پەیوەندی بە سیاسەتەوە نییە، پەیوەندی بە اقتصادەوە نییە، پەیوەندی بە پارتە باڵا دەستەکانەوە نییە تا منزومەی دادوەری ترسی جێبەجێکردنی هەبێەوە تایە بوەستێ. بە نمونە منزومەی دادوەری ناتوانێت بڕیارەکانی تر جێبەجێ بکات کە لە دادگای فدراڵەوە دەرەچێت لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان یاخود لەسەر نەوت و غازیا لە هەر بابەتێکی تر کە پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە هەبێت. بەڵام ئەمە لەبەر ئەوەی پەیوەندی بە ئازادی تاکەوە هەیە و بە پەیوەندی بە ئازادیەکانی ژنانەوە هەیە و ئێمە بۆ خۆشمان ئەزانین کۆمەڵگەی ئێستەی کوردی بە بەراورد بە 20 ساڵ لەمەوە پێش یاخود بە بەراورد بۆ کاتێک کە ئەم یاساییتە هەموار کراوە لە پاشە کشەیەکی بەرچاوایە و بۆ خۆی بەرزکردنەوەی ئەم تەعنە لە دادگای هەڵەبجەوە بۆ دادگای ئیستئنافی ناوچەی سلێمانی بۆ ئەنجومەنی دادوەری ئەمە هەر بۆ خۆی مانای کۆدەنگی و ڕەزامەندی ئەم منزومە دادوەریەیە لەسەر ئەو تەعناوە لەسەر گۆڕینی ئەو بڕگەیە. مەترسیەکی تری زۆر گەورە ئەوەیە کە لە دوای ئەمەوە دەستبردنە بۆ هەموو ئەو بڕگە و مادانەی کە لە یاسای باریکەسێتیە هەموار کراون و هەموو ئەو یاسایانش کە دەرچوێنراوە لە دەرەوەی یاسای باریکەسێتی یا ئەو مادانەی لە یاسای سزادانی عێراق بە بەرژەوەندی ژنان هەموار کراون کە ئەمە مەترسێک گەورەکەیە لە چاو ئەوەی کە ئەم مادەیە جێبەجێ ئەکرێت یا جێبەجێ ناکرێت. بەڵێ خات و پەیمان دەمەوێت یعنی ڕێک لەسەرەوەی سم پرسیار بکەم لەسەر ئەو تاعنەیە کە ئەو دادوەرە کوردە یعنی ئەم بابەتەی بە نادەسووری باس کردووە لەسەر مەقسەی جەنابتان چییە؟ خۆی لە ڕاستیە دەستوری عێراق دەستورێکە کە بە زەحمەت ئەتوانی بڵێ ئەم بابەتە دەستوریە یا دەستوری نییە و هەر تەوەجوهی دادگای فدراڵیش تەوەجوهێکە لەم بوارەیە لە بواری ئازادیەکانی ژنان و ئازادی تاکە بابەتێکە زیاتر بەلای ئەو بڕگەی مادەیە ئەڕواکە ئەڵێ نابێ هیچ یاسایەکدا بنرێ کە پێچەوانە بێ لەگەڵ بنەماکانی شریعەتی ئیسلام. بەڵام هەمان مادە بڕگەیەکی تری هەیە کە ئەڵێ نابێ هیچ یاسایەکدا بڕێژرێ کە پێچەوانە بێت لەگەڵ بنەماکانی دیموکراسیەتە. بۆیە ئەمە بۆ خۆی کە تۆ ئەم دقیقەن ئەم بڕگەیەی کە هەموار کراوە لە ناو دەستورایە لەبەر ئەوەی بڕگەیەکە لە ناو بنەماکانی دیموکراسیەتایە و بڕگەیەکە لەسەر ماف ئیش ئەکا مافی داوە بە ژن کە کاتێک مێردەکەی ژنی دووهەمی بەسەر ئەهێنێت ئەم کە زیانێکی معنەوی گەورەی پێ ئەگات و ناتوانێت لەگەڵ ئەو بابەتەیە بژی داوای جیابوونەوە بکات لە کاتێکا کە ئێمە ئەبینین
دقی بڕیارەکە و ناوەڕۆکی بڕیارەکە کە ئەمان هاتوون شەرحی بڕیارەکەیان کردووە، هۆکارەکانیان خستوۆتە ڕوو، هەمویان گێڕاوەتەوە بۆ ئەوەی کە حەدیث و قورئان دەقییاوە لەسەر فرەژنی و ڕێگەی بە پیاواوەکە داوە کە هەتا 4 ژنی هەبێت. لە کاتێکا کە ئەم بڕگەیە پەیوەندی بە فرەژنیەوە نییە، بە دوور و نزیک و ناڵێت پیاوبۆی نییە ژنی دووهەم بێنێ، مافێکە داوێتی بە ژن وەکو چۆن یاسای باریکەسی عێراقی مافیاوە بە ژن کە زەرەرێکی بەرئەکەوێت، کە مێردەکەی بەجێ ئەهێڵێ، کە نەفەقەی ناکێشێ، کە قومار ئەکات و زەرەر بەم ژنە ئەگەێنێ، مافی داوەتێ داوای جیابوونەوەش بکە. ئەمەش مافێکە لەم حاڵەتەیە کە مافی داوە بە ژن داوای جیابوونەوە بکە. بەم مادەیە نەفرەژنی پێ ڕەها ئەکرێ و نەفرەژنی پێ قەدەغا ئەکرێت. زۆر باشە خات و پەیمان، بەڕێستان وەکو کەسێکی یاساناس، یعنی وەکو پارێزەرێک دەمەوێت، ئەی بۆچی لەسەر چه ئەساسی ئەم بڕیارە دەرکراوە؟ لەسەر ئەساسی ئەو تێگەیشتنە پێشینەیە ڕێزم بۆ جەنابەت هەیە پیاو لە کۆمەڵگەی ئێمەیە و کۆمەلگە هاوشێوەکان کە ژن بەشێکە لە مڵکەکانی، ئیتر ژنێک بێت، دوان بێت، سێیان بێت، 4 بێت، لەبەر ئەوە حەقی ئەمە هیچ پەیوەندی بە وەکو باسم کرد بە دەستورەوەنیاوە مەسلەی شەرعی بوون و ناشەرعی بوونیشی بەجێ ئێهێڵم بۆ خەڵکی شەرعزان، بەڵام ئەمە تەواوی مافەکانی ژن پێشێ لەکرێت، تەواوی مافەکان نەک ئەوەی کە حەقی نادرێتێ کە ناڕازی بێت لەوەی کە مێردەکەی ژنێکی کە بێنێ، حەقی نادرێتێ کە داوای جیابوونەوەش بکە، کە ئەمە بە تەواوەتی ئەگاتە ئەچێتە ناو کڕۆکی ئەو بڵێن پاشینە تێگەیشتنەی تاکی شەرقی بەگشتی و پیاو بە تایبەتی کە ژن بەشێکە لە مڵکەکانی، بۆیە حەقی خۆیەتی ئەو چوارەی بەیەکەوە هەبێ و ئەوان هیچ مافێکیان نییە قسەیان هەبێت لەسەر ئەو حاڵەتەی کەتیایان. مەترسیەکی گەورە لەسەر ئستقراری قانون لە هەرێمی کوردستانە دروست ئەکا، نەک بەتەنیا لەسەر ژن، یعنی خراپی ئەم مادەیە بەتەنیا لەسەر ئەو نییە کە حەقێکی ژن زەوت ئەکات کە ئەم یاسایە پێیداوە. مەترسیەکە لەسەر هەڵتەکاندنی سەقامگیری یاسایە لە هەرێمی کوردستانە کە بۆ خۆی ئێمە خۆمان ئەزانین هەرێمی کوردستان بڵین کەس حەسوودی پێ نابا لە بەرقەرار نەبوونی یاسا، کە کاتێک تۆ لە ڕێگەی دادگای فدراڵیشەوە دەست ببەی بۆ ئەو کەمە مافەش کە هەیە لەسەر ئاستی خێزان و لەسەر ئاستی تاک، ئەمە ئیتر ناسەقامگیریەکی زۆر گەورە و نائارامیەکی تەواو بۆ تاک لە هەرێمی کوردستانە دروست ئەکات. زۆر باشە عەزیزم مای زۆر سپاس دەمەوێت دوپەیامی جەنابتان و ئێوە لە ڕۆژانی داهاتووە هیچ چالاکی یەکتان دەبێت دەربارەی ئەم یاسایەوە، ئەگەر شتێکی زیایە بتەوێت بیڵێیان بیرم چوو بێ فەرموو. زۆر سپاسان دەکەم بە ئەکیدی من پێم خۆشە کۆی ئازادی خوازان ئەوانەی کە بە هەر بۆنەیەک بێ و لە هەر ڕێگایەکەوە بێ داکۆکی لە مافی ژن ئەکەن و داکۆکی لە مافی مرۆڤ ئەکەن و بە هەموو یاساناسان و ئەو دادوەرانەی کە ئێشتا تێگەیشتنیان خێری تیاماوە بۆ مەسلەی یەکسانی و عەدالەت لە هەرێمی کوردستانە، ئەمە دەستپێکێکی زۆر خەتەری مەنزومەی دادوەریە لە هەرێمی کوردستانە و گرنگە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان لە تەنیشت شایستە داراییەکان و مافە ئابوووریەکان و زەمانەتکردنی بەشی حیزبەکانیان لە سەرۆەتی هەرێمی کوردستانە بە تەنگی ئەوە بێن کە ئەمە منزومەی قەزایی و حکوومەتی هەرێم ئەخاتە بەردەمی مەترسیەوە، بکەونە خۆیان و بپەرژێنە سەر ئەم لایەنە و ڕێگە نەدرێبەوەی کە بە هەر ناوێک بێەوە لە ژێر هەر بیانویەکە بێ ئستقراری تاک و ئستقراری قانونی بخرێتە مەترسیەوە. بەڕێز خات و پەیمان زۆر سپاس بۆ جەنابەت ماندوم کردی. بەڵێ بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.